بێ ئەوەی ڕوخسەت بخوازێ و خواحافیزیمان لێ بکە ڕۆیشتە سەر خوانی عەدەم. نەسیم لە پەنجەرەی ژوورەکەمانەوە کت و پڕ هەواڵێکی ناخۆشی هێنا. ژیان ئاوایی جەوهەر حەسەن بوو. بامەدەبوونی ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەڤاڵان و کادرانی سنووری مەڵبەندی 24 ڕاپەڕین لە شاری ڕانی دەواازەی ڕاپەڕین ڕێڕسمێکی تایبەت بۆ ماڵ ئاوایی جەوهەر حەسەن کارژێری مەڵبەندی 24 ڕاپەڕین بەڕێوەچوو کە تیایدا هەمووان وێڕای دووپاتکردنەوەی پەیامی سوپاسگوزاری بۆ تەمەنی پڕبەخششی جەوهەر حەسەن لە هەمان کاتیشدا ئامادەبوانی ڕێوەڕسمەکە ڕایانگەیاند بۆ داهاتووش درێژە بە ڕێبازی پیرۆزی شەهیدان دەدەن. بە ناوی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردایەتی تازە هەڵبژێردراوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە من پرسە و سەرخۆشی لەم بنەماڵەیەکەم دەست لەسەر سنگ لە جیاتی هەڤاڵەکانیشم لە مەڵبەندی 24 ڕاپەڕین لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان دەست لەسەر سنگ لە بەردەم کەسوکاری ئەم تێکۆشەرە گەورەیە ڕائەوەستین و پێیان دەڵێن ڕێبازەکەی جەوهەر ئەکەین بە ڕێبازی کارکردنی ڕۆژانەمان. کاکە جەوهەر چ جای ئەوەی پیاوێکی سەنگین، پیاوێکی هۆشیار، پیاوێکی ڕووناکبیر، پیاوێکی تێکۆشەر، پیاوێکی لە خۆبردوو لایەک لە مەڵبەندەکەمانی چۆڵ کرد و بەجێی هێشتین. ئێمە ژیانێک دەگوزارێنین کەمەرێک وەک سێبەر بە دوامانەوەیە. کەسێک بەڕاستی دەژی کە خەون و خولیای گەورەی هەبێ و هەمیشە تێکەڵ بە خەونی گەورەی گەلەکەی بکات. ئەوانەی بێخەونن یا خەونی فەردی و بچووکیان دەژین و دەشمرن نازانن چیان کردووە. بەڵام جەوهەر لەوانە نەبوو. هەر لە تەمەنی منداڵیەوە داڵغەی بە ئازادی و ژێردەستەیی و کاری سیازی گەورەکان لێدا و خۆی تێ هەڵدەقورتاند. هەر لە ساتە وەختی بیستنی ئەو هەواڵە مەرگی کاک جەوهەر و هەتاوەکو ئێستاش خەمباری بەری نەداوین. هەمووان بێ جیاوازی خەمبارین. چونکە لە دەستدانی ڕەحمەتی هەر بۆ بنەماڵەکەیان کۆز نەبوو بەڵکو بۆ هەمووان کۆستێکی گەورە و لە بیر نەکراو بوو. ناوبراو کەسێکی ماندوونە ناس و شۆڕژگەرێکی بەتوانا بوو. پیاوێکی چالاک لە بزافی ڕزگاری خوازی گەلەکەمان بووە. هەر لەبەر شۆڕژگەری بۆ نەیتوانی خوێندن تەواو بکات و حەز و خولیای زۆر هەبوو بۆ ئەو فێربوونی زانست و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری. بەڵام دووبارە ئەم جارە مەرگ ڕێگەی پێ نەدا خوێندن تەواو بکات. لە بەرامبەر وەفاداری و بەشداری گەرموگوڕی هەڤاڵانی سنووری مەڵبەندی 24 ڕاپەڕینیشدا بەڕێز بەناوی بنەماڵی جەوهەر حەسەنەوە سوپاسی ئامادەبوانی کرد و ڕایگەیاند جەوهەر حەسەن بۆ یەکێتی و لە پێناوی ڕێبازی پیرۆزی شەهیداندا ژیا و ئێمەش درێژە بە ڕێبازەکەی دەدەین. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە چل ڕۆژ بەر لە ئێستا ئێمە باوکو و مەڵبەند کادیر و ئێوە دۆست و خزمان هاوڕێیان لەدەستدا. بە پێویستی زین بەناوی بنەماڵی حاجی حەسەن زورکانیەوە سوپاسی یەکە بەیەکە ئەو دۆست و لایەنە حیزبی حکومیانە بکەین کە هەر لە پرسە و هەر لە ناشتنی جەوهەر حەسەن ئامادەبوون تات ئەم چلە ئێستا. لێرەوە دەمانێت دەستخۆشیی زۆر تایبەت لە بەشی ڕووناکبیری ڕاگەیان و دارایی بکەین و هەروە پەیمانگەی ناحکومی کۆمپیوتەر. بەڕێزان کاک جەوهەر کەلێنێکی زۆر گەورە بوو. کاک جەوهەر مردنی ئەو کەلێنێکی ئەوەندە گەورە بوو کە وا بە ئاسانی پڕ نابێتەوە و برینێکە هەرگیز ساڕژ نابێت. بەڵێن بە کاک جەوهەر دەدەین لەسەر ڕێبازە پیرۆزەکەی بەردەوام بین و لەسەر ڕێبازە پیرۆزەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەسەر ڕێبازە پیرۆزەکەی جەنای مام جەلال بەردەوام بین. جەوهەر حەسەن لە ساڵی 1969 لە بنەماڵەیەکی کوردپەروەر لەدایک بووە. لە تەمەنی گەنجێتیەوە تێکەڵاوی کاری ڕێخستن بووە و هەمیشە هاوکار و پشتیوانی تێکۆشەری دێرین شەهیدی قارەمان شەهید کەمال بووە. جەوهەر حەسەن لە ژیانیدا جگە لە بەشداری کارایی لە ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە مەڵبەندی هەشتی ڕاپەڕین و مەڵبەندی 24 پشدەر و دواتریش لە مەڵبەندی 24 ڕاپەڕین کاری بەردەوامی کردووە و لە ناو هاوڕەکانیشیدا وەک هەواڵێکی بەدسپلین و پابند ناسرا بوو کە دوجار لە 24 یانزەی 2019 ماڵ ئاوایی کرد. هونەڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.